وەرزی چنینەوەی شێلم لە سنووری ناحیە ئاغجەلەر دەستی پێکردووە. گوندی گۆبتەپێل ناحیە ئاغجەلەر ساڵانە شێلم بەڕووبەرێکی بەرفراوان لەو ناوچەیە دەچێنرێت. سەبەبی ڕیسی خاوێنی شێلمی گۆبتەپا ئاوەکەیەتی ئێمە لەسەر زەی بچوشین لەسەر دەریاچەی زەی بچوشین ئاوەکەمان زۆر پاکە لەو کاتیادا چەند تقریبان 3 بۆ 4 ئاو تا 5 ئاوێدەین عادەتەن بڕین کە شێلمەکە تقریبان بستێک هەستا بۆ فترەیەک بێ ئاوێکەین لەبەرەوەی کە ئەگەر ئاوی زۆر دەی ئەبێ بە خەڵەژێکی زۆر و سەرک ناکە. شێلم پێداویستێکی تایبەتی خۆی هەیە بەس خەڵک زۆر بە چاشی نازانێ لە سەرەتای مانجینەوە دەست بە چاندنی شێلمە کرێ لە مانجی 11 و 11 ئەوانە و بەرەو 12 هەڵەکەندرێ جیاوازی زۆر هەیە لە شێلم ئاوەکەی پاکە ئاوی ئەم سەرزەیە لەم بیرە هەڵە کوڵێ ئاوی زێراب و مێرابی لەسەر نییە تاموچێژشی تایبەتی خۆی هەیە شێلمی گۆبتەپە. خواردنی شێلم لە مۆرزەدا سوودێکی زۆری هەیە. شارەزایەکی دەرمانی جیایی دەڵێ خواردنی شێلم بۆ سەرەسەری پەتاوەرزیەکان بە سوودە. یەکێکە لە میوەکان کە پێویستە بۆ وەرزی پاییز بخورێت چونکە جەستە ئینسان گەرمەکە بەرگری لەشی ئینسان بەرزەکاتەوە بە تایبەتی بۆ پەتاوەرزەکان زۆر باشە بۆ مناڵان بۆ ئەو کەسانەی کەوا کێشەی قۆڵۆن و گورچیلە و هەناسە سواری و تەنگە نەفەسی و ئەمانیانێ لەم کاتەیە بۆ پەتاوەرزەکان بەعام بۆ هەڵامەت و پەتا زۆر سوودی هەیە. شێلم گرنگی زۆری هەیە بە چەند شێوازەکە خوری ئەتوانین هەموو کوڵاو بیخۆین لەگەڵ دۆشاوی خورمایە خۆ لەگەڵ هەنجوینە خۆ لەگەڵ دۆشاوی ترەیە زۆر خۆشە تام و لەزەتێکی تایبەتیە بۆ بەرگری لەشیش باشە. ئەتوانین وەکو تەڕەساس بەکاری بێنین بەداخەوە ئێستا ئەو خەڵکە ئەو مێژووە لە ناوچە ناو کووردا مێژێکی کۆنی هەیە ئێمە باوباپیرانمان وەختی خۆی زۆر گرنگیان پێداکەوتینە وەرزی پاییزەوە تەڕەساسیان دروستە کرد لە شێلم و گەڵای شێلم. جیاوازی بەرهەمی شێلمی گوندی گۆبتەپە لەوەدایە باوی زێ بچوو گاو دەدرێ و زۆری شێلمەکەش لە جۆرێکی باش و پڕتامە. مەرغەریب کورسات نیوز گوندی گۆبتەپە ناحیە ئاغجەلەر.